ژی پێشمەرگە قارەمانانە ئەم هەموو ناوچەی پاراستووە، ناوچەیەکی یەکجار فراوان بەدەستی ئەم لیوایەوەیە کە ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ سەردانیان. من دەستخۆشییان لێ ئەەکەم و سوپاسیان ئەەکەم بەناوی هەموو خەڵکی کەرکووکەوە. ئەمان لێرەدا تەنها نهاتوون بۆ پاراستنی نەتەوەیەک، بەڵکو هەموو نەتەوەکانی کەرکووک، هەموو دیانەتەکانی کەرکووک، هەموو تایفەکانی کەرکووک ئەمڕۆ پێشمەرگە پاراستوێتی. ئەوەی کەرکووکی بەدەستەوەدا بە تایبەتی ناوچەی حەویجە ئەو شوێنانە پێشمەرگە نەبوون. پێشمەرگە هات داعیشی لەو شوێنانە دەرکردووە. ئێمە زۆر جار باسمان کردووە کە داوامان لە حکوومەتی عێراق کردووە کە بڕیاری ئازادکردنی حەویجە بدا. پێشمەرگە ئامادەیی خۆی دەربڕیوە لەو ڕووەوە. وەزارەتی پێشمەرگە و سەرکردایەتی پێشمەرگە کە دەست پێ نەکراوە هۆیەکەی پەیوەندی بە پێشمەرگەوە نییە.